سڵاوی خواتان لەبێ دیارە ئێمە وەکو پزیشک هەمیشە کارمان خزمەتی نەخۆش و پاراستنی نەخۆشە. یەکێک لە خاڵە گرنگەکانی پاراستنی نەخۆش زانیاری نەخۆشە لەسەر نەخۆشیەکان. بۆیە ئێمە هەمەشە ئامانجمان بڵاوکردنەوەی زۆرترین زانیاری و پێدانی زانیاریە لەسەر نەخۆشی و نەخۆشیەکان. لەسەر داوای بۆردی پزیشکی میهرەبانی بە باشمان زانی بە شێوەیەکی بەردەوام زانیاری بڵاو بکرێتەوە بۆ نەخۆشە بەڕێزەکان لەسەر بوارە جیاکانی نەخۆشیەکان. ئێمە وەکو پزیشکی پسپۆڕی مێشک و دەمار بە باشمان زانی لەم بەرنامەیەدا زیاتر باسی کاریگەری سۆشیال میدیا لەسەر ژانەسەر یاخود سەرئێشە بکەین. سۆشیال میدیا کە لە ڕۆژگاری ئەمڕۆماندا زۆر بەربڵاو و هەموو تاکێک بە تایبەتی گەنجەکان بە شێوەیەکی بەردەوام و زیاد لە پێویست بەکاردەهێنرێت. بێگومان کاریگەری ڕاستەوخۆ یاخود ناڕاستەوخۆی هەیە لەسەر ژانەسەر، بە تایبەتی ژانەسەری جۆری گرژەسەر یاخود جۆری شەقەسەر شەقیقە. ئەوانەی کە شەقیقە عادەتەن یەکێک لەو هۆکارانەی کە دەبێتە هۆی زیاتربوونی شەقیقە کەمی خەو یاخود نەبوونی تەرکیز یاخود ڕێک نەخستنی چالاکی کەسەکە. عادەتەن ئەوانەی کە سۆشیال میدیا زیاتر بەکاردەهێنن وایان لێ دەکات کە بەرنامە و چالاکی ژیانیان تێک بچێت. بێگومان ئەوەش دەبێتە هۆی ئەوەی کە تەرکیزیان نەبێ، بێگومان ئەوەش دەبێتە هۆی ئەوەی کە خەوزڕان و بەرنمەیەکی ناڕێکیان هەبێ. بۆیە ئەوانەی کە سۆشیال میدیا بە شێوەیەکی بەردەوام و بە شێوەیەکی ناتەندروست بەکاردەهێنن بێگومان دەبێتە هۆکارێکی ڕاستەوخۆ یاخود ناڕاستەوخۆ بۆ زیادبوونی ژانەسەری شەقیقە شەقەسەر. بۆیە ئێمە هەمیشە ئامۆژگاری هاوڵاتیان و خۆشەویستانمان دەکەین کە خۆیان بپارێزن لە زیاد بەکارهێنانی هەر شتێک کە کاریگەری هەیە بۆ تەندروستیان. لە ناویشاندا بەکارهێنانی سۆشیال میدیا زیاد لە پێویست، چونکە ئەوە زیاتر زیانی هەیە بۆ تەندروستی نەخۆشەکان نەوەک زیاتر بێتە هۆی بڵاوکردنەوەی زانیاری یاخود پاراستنی نەخۆشەکان. بۆیە ئێمە هەمیشە ئامۆژگاری نەخۆشەکانمان دەکەین کە خۆیان بپارێزن لە زیاد بەکارهێنانی سۆشیال میدیا. یەکەم گوتمان تەرکیزی ناهێڵێ نەخۆشەکە، دووەم تێکچوونی باری دەرونی لەوانەیە زۆر بابەت هەبێ کە زانیاری ناتەندروست یاخود زانیاری تۆقێنەر یان هەندێک زانیاری هەیە لەوانە بپی پێویست نەبێ کاریگەری دەرونی بۆ سەر نەخۆشەکان بکات، کاریگەری دەرونی لەسەر گوێگرە یاخود بینەرە یاخود خوێنەرە کاریگەری بکات. و هەروەها خەوزڕان کە زۆر بەکارهێنانی سۆشیال میدیا بە تایبەتی لە شەواندا دەبێتە هۆی خەوزڕان کە خەوزڕانیش خەویش یەکێکە لە گرنگترین کاریگەر بۆ پاراستنی تەندروستی نەخۆشەکان. بۆیە کە نەخۆشەکە خەوی زڕا بێگومان دەبێتە هۆی ئەوەی کە تووشی ژانەسەر بێت شەقیقە کە زیاتر لە گەنجاندا باوە، هەروەها گرژەسەر کە ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کە باری دەرونی نەخۆشەکە تێک بچێت و تووشی شڵەژانی دەرونی بکات و تووشی ژانەسەری بەردەوامی بکات. بۆیە ئێمە هەمیشە ئامۆژگاری نەخۆشەکان دەکەین کە بە شێوەیەکی تەندروست و بە شێوەیەکی ڕێک سۆشیال میدیا بەکاربهێنن، بزانن چه بابەتێک دەخوێنەوە، چه بابەتێک بۆ ئەوان بەسوودە، چه سەرچاوەیەک بەکاردەهێنن بۆ ئەوان بەسوودە. لە هەمان کاتدا دەبێ ڕێنمایی چاودێری تەندروستی خۆیان بکەن. ئایا تا چەند ئەو سەرچاوەیە بەکاردەهێنرێن بەکارهێنانی کات بۆ ئەوەی ئاگاداری کاتی خۆیان بن، ئەو کاتە زیاد لە پێویست بەکاربێن، کات لەسەر تەندروستی خۆیان دەکا و کات لەسەر خەوەکان دەکە. کاتێک کە خەویان زڕا بێگومان تووشی ژانەسەریان دەکە. بە هیوای تەندروستێکی باش بۆ ئێوە.